زۆر سپاس بۆم دەرفەتە ئەلبەتە ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵێک کەڵکی وێنانی باشووری کوردستان لە پیاوچەوازەکانی کوردستان وەکو خوێندکاری زانکۆش و مامۆستای زانکۆش سەردانی نووسینگەی هەدەفەمان کرد لە شاری هەولێر بۆ ئەمڕنی پشتیوانی خۆمان لە مانگرتنی 163 ڕۆژەی هەواڵیان سێت بۆ پشتیوانیکردن لە بەڕێزی لاگریڤەن کارمانگرتی خۆی ڕاگەیاندووە بۆ رابردنی کۆششی لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. ڕاستی ئەم مانگرتنە پێویستی بە پشتیوانیشی بەرفراوانی گەلی کورد مرۆڤ ئازادخوازەکانی ناوچەکە هەیە، چونکە بەڕاستی ئەم گۆشەگیریە کە لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە هەرچەندێکە دژی یاسای دەوڵەتی تووشە خۆیەتی دژی هەموو یاساکانی مرۆڤایەتیە یاسانی دەوڵەتیەکانە و ئەو گۆشەگیریە کە لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە حەقیسانی ئەودا گۆشەگیری ئەکرێ لەسەر میلەتی کورد، ئەکرێ لەسەر نەتەوەی کورد، ئەکرێ لەسەر مرۆڤ ئازادخوازەکان. هیوادارم کە خەباتی بەرفراوان بکرێت و پشتیوانی بەرفراوان بکرێت لەم مانگرتنە بێوادانە بۆ ئەوەی هەتا گۆشەگیری لەسەر بەڕێز ئۆجەلان نابێت.